عزيزك مولا بابي من أمير قلندرا بابي قلبي مريدة لمن هاي مسعيدة أيسخاني همه پیروزید که مش خیره خودم داوستی مرک افیرو افدازی دای سیران چکر بو دای سیرانی افدازی چکر بو خیره خودم داوستی مرک مش خیره خودم خدا نه عیده مدرسه فان زارو کاکرو دسته فان استیا کرو حقا فان روزاهم که هم کاله کومت کوم مشکل مودا که هم کاله کومت کوم هم یک دود بینیم سری سالای زدیا متخواست ام دلخوشی کش ملت خورا چه بکن از خود مزد دخوازم اب جشن به جشن خوشی و پیک و جیان ناوا ملت محمد تمام جهانه لبا پیر شرفی او پیش دقیق موشیخادی هەستن بە ئەنجامدانی کۆنسێرتێکەمە سێم ساڵە ساڵانە وەکو ترادیشنێک ئێمە بەردەوام ئەم کۆنسێرتانە سازەدەین ژمارەیەکی زۆر لە دایک و باوک ئامادە بوون چکە نزیکەی 400 قوتابی ئەمڕۆ بەشدار بووە من سوپاسی دایک و باوکەکانەکەم بەڕاستی زۆر هاوکاری ئێمەنا و بەردەوام لەگەڵ ئێمەنە بۆی بتوانین ئێمە ئامانجەکانی خۆمان جێبەجێ بکەین. ئەمە زۆر دڵخۆشم لەگەر برادەرانم کە کۆنسێرت دەکەم هەڵفەرینی دەکەم چونکە دڵخۆشم. فستیڤالێکی ساڵانەمان ڕێخست لە زانکۆکەمان بۆ زیاتر پرە و بێدان بە بەرهەمی ناوخۆیەکان و شارەزاکردنیان بە تاکی کورد ئەمڕۆ من وەکو پرۆژەکەی خۆم قاپی ئۆرگانیمتیە ساختکردەوە کە بەرچاوی هاوڵاتیانم ڕوون کرد کە ئەم قاپاتە چەندێک سوودی هەیە و کە زیانێکی ئەوتۆی نییە و بیارمەتی ئانەیەت و دۆستی ژینگەیە. ئەمانجمان لەم فستیڤاڵە ناساندنی بەرهەمەکانی جوتیاری نمونەیە ئێمە بەرهەمی جوتیاری نمونەیمان هێناوە لێرەکانەوە خۆمان پاکێژین و لێبڵینمان بۆ کردو پیشانی خەڵکمان داوە تاوەکو دوور کەنۆلۆ بەرهەمانەی کە زیانی هەیە و ئۆرگانی نیە ئەمانە بەرهەمێک کۆمەڵە بەرهەمن هەمووی ئۆرگانین و کە جوتیاری نمونەی دروستی کردووە. ئەم بەرنامەمانە تۆمار کرد و پێشکەش کرد بە خەڵکی شاری سنا تواوێ پوڵ و پارێک کە لەم کۆنسەرتە کۆ بووە و بەسوود بۆ بیلیتۆمانە هەمووی پێشکەش کرا بە ئەو کەسایەتیانەوە لەم سەیل و هۆژماوە لە منتەقەی لۆڕستانە. ئێمە بەبەش خۆمان کە مردم وسان و کوردستان و مەخصوسەن ئاهالی فەرهەنگ و هونەر گەرەکمان و هاودەردی کەین و بە زەوانە هونەر بتوانین کە کۆمەک و حەمایەتێک ئەنجام بین و لێرە کۆمەگەل مردمی غیرەزەوە کە فرۆشە بلیت لێرە کەسکەلێک کە بەعنوانە گۆڵە ڕیزان و کۆمەکیان کرد بە سێرزەدەگەن ئینشاءالله کە بتوانن بەشێ لە ئاڵامێ ئەم موسیبەتی لێ جبران و کاتەوە.